بەڕێزان بەردەوامین لە هەولێری پایتەخە دوایەوەی کە بۆ یەکەم جار کارەبایی 24 ساعتی گەشتە هەولێر گەشتە سلێمانی گەشتە دۆک کێک لە نەخۆشخانەکان کە لە هەولێر خزمەتی خەڵک دەکات نەخۆشیە نەخۆشخانەیەکی ئەهلیە حکوومەت کارەبای ناداتێ خاوەنی نەخۆشخانەکە دەڵێ کە پزیشکێکی بەڕێزە دەڵێ کارەبامان نادەنێ دادو بێدادێتی بەم ڕۆژگارە هاوار دەکا پارێزەری گرتووە ینی دەڵێ کارەبامان نادەنێ گفتوگۆی لەگەڵ دەکەین بۆ کارەبای نادەنێ کێشەکەی چییە؟ ئایا کێشەکەی قانونە حکومت لەسەر حەقا یاخود ئەمان گفتوگۆ لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر کلێرشینە دەکەین. دکتۆر سلااوت لێ بێم کاتت باش سپاس دەکەم سواز بە بەشداریکردنت لەگەڵمان پێمان بڵێ کێشەی نەخۆشخانەکەی ئێوە چییە؟ بسم الله الرحمن الرحیم. تۆفیقاتی خوای گەورە بوو کە میهرەبانی سەرخست لە ڕۆژگارێکیدا کە کەم کەس باوەڕی دەکرد میهرەبانی سەر بکەوی بەڵام پشتمان بەخوای بەست لەگەر ئەو هەموو کۆسپەی زۆرەی کە لە پێشمان دانرا فێرە پازدان بووین. لەسا یەکەم شخصم لە هەرێمی کوردستان یەکەم دکتۆرم چوویمە ئیستیسمار گۆتیتم خستەخانەی ئیستیسماری دروست دەکەم. قانونی ئیستیسمار ساری 2006 دانرا ئەم لە ساری 2008 یەکەم کەس بوویمە کە داوام کردیە پێشە من هیچ کەسێک لە هەرێمی کوردستان نەچوە برێ من خستەخانەی ئیستیسماری دروست دەکەم. خستەخانە هەبوو بە مساتەحە بە ئیستیسمارینە بە قانونی ئیستیسماری دەرێ لەسەر حکوومەتی واجبە کە هانی ناوەخۆیی و دەرەچی بداتن لە بۆ ئاوادانکردنەوەی کوردستانی کاتێک کە مەشروعەکەی افتتاح کرا حکوومەت ئەو کارەبای بداتێ بە قانونی ئیستیسماری کە دەرچووە ئەوانەی کە دێرم ئەنگۆ ڕۆژنامەنووسن پێویستە بە دوواداچوون بکەن. خستەخانەکەی میهرەبانی تاکە خستەخانەیە کە بە شێوازێکی زۆر پرۆفیشنەڵ و سەردەمیانە افتتاح کرا وەزیر هات محافظات مدیر عامی ئیستیسماری مدیر عامی سەحەی بەشداریان کرد دەیان و سەدان کەسایەتی هاتن افتتاحی خستەخانەی کرا کە دەبا لەگەر افتتاحی کارەبامان بداتێت چون گوتمان کارەبا گوتیان کارەبای زۆری دەبێتن و ئەوانە ناتوانێت. سەرەتا کارەبای چیتانە بوو دکتۆر ڕاشیشێ ئەو کاتە کارەبای چیت کارەبایەکی حکومیمان ئەو کات کە کاتەکە تا ئێستا ئەو کاتیش هەر کارەبای مۆلیدەمان هەبوو مۆلیدەی بە خۆمان سێ مۆلیدەی گەورەمان کڕێ بوو گازمان دەکرد کارەبای خۆمان داگیرمان کردبوو. کار کەسێک بینایەک دەکات شەمسیماندا دکتۆر هەر کەسێک کە بینایەک دروست دەکا دەچێ ینی داوای کارە باش دەکا چیان پێوتن هەر پێشەوەی بیناکە بکەنەوە افتتاحیکەن وتیان کارەباتان نادەینێ یان دوایی بڕیان دەتان دەینێ ناگوتیان دەتان دەینێ ناگوتیان ئێستاش کەس نەگوتیان ناتان دەینێ هەموو دەرێن دەتان دەینێ کەس نەیگوتە کارەبات نادەینێ ئەی چەند ساڵە داینێ ئەخرەوە ئێستاکە باش ئەم لە تو دەپرسم جێت لێ نەبووە دەرم کارەبام دەوێت کارەبات 2 سار لەو پێش جێ لێ نەبووە سارێک لەو پێش بە زەمیر جێ لێ بوویان جێ لێ نەبووە ئەم لە تو دەپرسم ئەتو جێ لێ بوویان جێ لێ نەبووە کۆتیدۆ کارەبام نادەینێ کارەبام دێ بابەتانە دەکەم گوێم لە بەڕێزیشت بووە هەر بۆیە ئەمڕۆ دەرفەتمان بۆ ڕەخساندی لێرە و کێشەکەی خۆت بخەیتە باشە ئێستا ئەمن دەرێم هێزێک هەیە دەستێک هەیە دانەوێ هەموو شتە جوانەکان ناشیرن بکەن یعنی بزانن هەموو کەسێک خراپە تێدەگەی وا بزانن هەموو کەسێک کە مەشروعی کرد نیازی دزی کردن و فێرکردنی هەیە وەختی خۆی عەرقەلەی زۆریان لە دروست کردم تاکە مەشروعین لە هەرێمی کوردستان ئیقالەماندانە گوتمان چێ شەراکەتەکەی هەردەوشێنەوە بێ پارێکی خۆی بدەینەوە تاکە مەشروعین تاکە خستەخانەیە لە هەرێمی کوردستان 100 میلیۆن دینار دایتە حکوومەتی هێشتان کارەبای نەداینێ لە دەی 12/2024 گوتیان ئەمە لە فیدەری کارەباتان لەو ڕادەچێشین کارەبایکی زۆرتان دەوێت ئەنگۆ پارەمان نییە ئەمە کێبل و عەمودی ڕابچێشین پارێکی دەبی بدەن پارەماندا 100 میلیۆن دینار لە ڕێگەی باقیەوە پارەکەماندا بە ڕەشوەنا بە لە ڕێگەی باقیەوە بە ڕسمی دایتم و بڵاویشم کردیتەوە پاشانەکە کێبلمان ڕاکێشا هەموو بینیان دڵخۆشیمان دەربڕی کە کارەبای حکوومەتی گەویشتێ بەڵام ئێستا ئیطلاقی قووەی ناکەن یعنی سرکێتەکەمان لۆ بەرز ناکەن و ئیطلاقی قووەی ناکەن کارەبایەکەی نایخنە ناو کێبلەکەی دانرا کێبل نەگەشتووە پرۆژێ ڕووناکی ینی لە هەموو هەولێر هەیە لە پرۆژەی ڕووناکی لەو
ئەمن نە کارەبای زیرەکم هەیە، نە کارەبای تەمبەرم هەیە، نە کارەبای دەوری دووەمم هەیە، هیچ کارەبای چە نەدایتەما. دەرێن لەبەر ئەوەی پرۆژەی ڕووناچیە کارەبا ناگوژێتەوە، ئیطلاق خۆی ناتانین بکەین. باشە لۆ ئیطلاق خۆی ناتانن بکەن، یعنی لۆ ئەو شتێ ناکرێتن. چوومەکە مدیر عامی دەرێت لە دەسەڵاتی من نییە، چوومەکن وەزیری دەرێتن بە پێ ڕێنمایەکان لە بۆی بکەن، ئێلۆم ناکەن یعنی. چوومەکن وەزیری گوتم کاکەم 100 میلیۆن دینارم دایە، بیانۆکە 100 میلیۆن دینار دەبی لە پارەی کارەبای بیجێڕینەوە. نیکۆ خودت بیانۆکە چییە؟ یعنی کە کارێک ناکرێ ئەبێ بیانویەکە بێت کە کارەبات نادەنێ بەتایبەت دەرێمە ناتانی کاربەی دەرێ ناتانی کاربەی بۆ ناتوانن یعنی بیانۆکە کاربەی زیرەک بژێنینەوە. لەبەر ئەوەی ئەمن کابراایکی وا هەز دەکەن فەقیرین، وا هەز دەکەن بێدەسەراتی، ناخۆ دەسەڵات و هێسەر ئەوە نییە چەکت هەبیتن. ئەمن هێزی چیتکەمان هەیە، هێزی دوعامان هەیە، هێزی ئەوەمان هەیە کە ئەمە خزمەتێکی گەورە دەکەین. لێیە کە ئەمە بەگرتنمان ئەمە گەورەتر دەبین، بە کوشتنیشمان خزمەتیمە بەردەوام دەبین. بەبێ کارە باش بەبێ کارە باش مهرەبانی هەر ئەمن ئینتیزار دەکەم مەتاوەکو طبيعي لمحكمة إدارية شكايتان لێ دەکەم ئەگە هەر نەیدن خۆ بە کەیفی خوان نییە وەزیرە لۆ خۆی وەزیرە یعنی دکتۆر ئەمن کارەبام دەوێتن چەندێکە پەناتان نەبردوتە بەرقان و شتێکەشان ئاتا ئێستا کار ویستیتمان بە پیاوەتی ئیشەکەی بکەین پێیان برێ سوپاسان دەکەین بماندن ئەگە نەمان دەنێتن لە قانون لە محکمە ئیداری شکات دەکەین ئەم نەک ئەمن خۆم چکە ئەو پارەی من نییە ئەو پارەی خەڵکیە ئەمن لە بە خۆم باشتەکتان پێ برم 2 ساڵ لەمە پێش کابراایەک هەموو لاقیتەی هینا مع الأسف لە بۆ ئەو میدیاکارانەی کە بەبێ ئەوەی بزانن چییە هاتن ناوزڕاندنی منی کرد کابراایەکە بووناوی ئەمیر مەجید بوو یەک کۆمەر لاقیتەی دانا على ئەساس ئەمن عملیاتم بە سەڵاواتی لۆ کردی و فێرم لێ کردی و پارەم لێ ساندی و عملیاتم لۆ نەکردیە ئەوڕۆ دۆسیەکەی داخرە لە محکمەی ئەوڕۆکە باشە و ئەوەکانی کەشکەشکاتیان لە کردیمە هەمووی دادەخرێتن چونکە هەمیان دوریان بڵاو کردیتەوە ویستیان تا شیری من بکەن ویستیان ناوی من بزڵێن ئەوڕۆکە ئەو دۆسیە و کابرای داخرە و پاشەوە کە لێژنە دروست کرد بابەتەکەی ئەمە بابەتێکی کەسی نییە لەسەر خودی بەڕێزت لەسەر نەخۆشخانەیەکە ئەم کەسێکی معنەویمە بەڵێ کاتچارەکەم بکەم لەسەر نەخۆشخانەیەکە نەخۆشخانەکار چەندە ئالیشە پرۆژەکە بازرگانیان بەڵام دوجار خزمەتی خەڵک دەکا و دوجار بەپی یاسا ئەگەر ئالیش بێ کارەبایە بێ قەزیەکەی ینی پرسەکە ئەوەیە کە بۆ کارەبان نادرێت بە تۆ و تۆ چەندێکە بۆ پەنات نەبردە بەر قانون یعنی ئێوە پارێزەریشتانەیە خۆ بێگومان حتمما بۆ پەناتان نەبردۆتە بەر قانون ینی قانون یەک لای کاتەوە بڵێ بەڵێم نەخۆشخانەیە پێویستان بینایە پێویستی بە کارەبایە و کارەبای بنێ عزیزەکەم هەتا ئێستا هیچ کەسێک نەگوتێ کارەبات نادەینێ نانگوتێ نادەینێ هەر دێنێن بە سەرچاو دەتان دەینێ یعنی لەوی تەحویلیوی دەکرێن لەوی تەحویلیوی دەکرێن یعنی ئیشەکان یعنی هەر وەختمان دەڕواتن و کارەبایەکەشمان نادرێت تا گەیشتن ئەو حەدەیە سەبرەکە گەویشتە کۆتاییەکەی کە برێنە خەڵکی خەڵک تاکە خەستەخانەی 100 میلیۆنمدا هێشتا کارەبام نەدرایتێ ئاخر ئەو هەر زوڵمە لەگەر ئیفتاحی خەستەخانەی ئیستیسماریە مەشروعەکەم ئەوە زوڵمە مەشروعەکە ئەم نەتەسە کرێی دەدەم هی خەستەخانەی ئەوە زوڵمە یعنی یەک کۆمەر پارێت کەشمدایە بە زوڵم دایتمان بەس هەموو زوڵمەکان ناوەچی لێ دێنێن ناو شتە چیلۆ دروست دەکەن یعنی مەسەل لۆ نمونە دەرێن دکتۆر دلێر دینی ئیستیقلال دەکا زۆر کەسەیە ئەم ڕۆژانم 5 کەسی بلۆک دەکەم چونکە کوردستان پڕی گەمژەیە گەمژەی زۆر تێدا یعنی ئەمن دکتۆرێک بم هەفتەی 4 ڕۆژ لە عیادەی دادنیشم ڕۆژێک عیادەم بە خۆڕای لە بۆ هەموو کەسەچی هەفتەی 6 ڕۆژ عملیاتی دەکەم ڕۆژێک عملیاتم لۆ خەستەخانەیە هەتا ئێستا 650 دەفتەر خەڵک پارەی دایتە من گوتی تا دکتۆر باخوا لە من خۆش بی خێرێ دەکەم ئەتو یارمەتی فەقیری دەدە ها ئەوە پارە یەکێک لەولایە نە پارەی دایمێ نە یارمەتیم دەدا دوێ قسەشمان پێ دەرێتن دین ئەو دەستەواژانە بۆ خەڵک بەکارنێن باشترە لە میدیاوە دەستەواژەیەوەی خەڵک گەمژەیان شتێکە ئەوە بابەتێکی ترە ینی لێرە پرسەکە ینی دەمێ پوختی بکەینەوە ئێستا بەشوە گەشتووە قەزیەکەت ینی مۆلیدە بەکارێنستاش نارێن ئەنگۆ کارەبای تاقی شەمسیمانەیە و کارەبای مۆلی دەمانێت تاقی شەمسی بە 22 دەفتەر و نیوی تاقی شەمسیمان دانایە بەڵام تاقی شەمسی بەشی ئەو کارەبایی ناکاتن بەشی کارەبە چونکە ئەمە چیلەرە و تەبرید مەرکەزیە بەش ناکاتن لێیە کە ناچار مۆلیدەش ئەگەر پێدەین مۆلیدەش گازی دەبێتن گازەکەش گرانە یعنی ئەمە مانجی وها بۆ 170 میلیۆن دیارمە بەس بە گازدایە ئەو پارەیە لە چێوە دەستینمە ئەو پارە خۆی من نییە خەستخانەی میرەبانیشی من نییە ئەوانەی کە کارەبای نادەن غەدر لە من ناکەن ئەسڵم بە پێش نەبرم لێ بکانم هیچ خەفەتیش ناخۆم کارەبای دەدەن نادەن من نەمنەتم هەیە ئەگەر لە بۆ منش دەدەن هەربانەی دەن
هەرمنەتیشم نییە و خستەخانی مێرەبانیشی من نییە خستخانی بیرۆکەی من بووە فکرەی من بووە ئەمن دەورەمەند بووی ماوجە دەستم بۆ مەشروعی کردم ڕاستە وەختی خۆی فەقیر بووم بەڵام ئەم بوومە دکتۆر بوومە ئیخصایی معاشم سەری 2 میلیۆن دیناری بوو خانیم هەبوو سایرەمە بوو ئەوجە چوومە دێرم یارمەتی فەقیران دەدەم یعنی بیرۆکەی من بووە بەڵام مەشروعی خستەخانی مێرەبانی من نییە ئێستا لێرەوە چی دەڵێ کەنادەن چ دەکەین ئەمە لێرەوە چی دەڵێ بە حکومت واجبە لە سەری کارەبای نیشتیمانی بداتە خستەخانەی مێرەبانی ئەگەر نەیداتن پەڵەکی ڕەشە لەسەر دەڤەری هەولێر و حکوومەتی هەرێمی کوردستان دەژمینێتەوە هەتاوەکو ئەو پەڵە ڕەشە خاوێنی نەکاتەوە کارەبام نەداتێ ئەو پەڵەیە هەر دەمینێتن ئەوە یەک دووش ئەو 100 میلیۆنێک کە لێستاندیمە بە ناوی ئەوەی کە ڕاکێشانی کارەبای دەبی لە ڕێگەی پارەی کارەبای وردە لەو 100 میلیۆنی بێتە خوارێکە و ئیلا ئەگەرنا غەدرە زوڵمە تاوانە ناقانونی و لە حەق خۆشمە خۆش نابین و کاتێک کە قسەش دەکەم معنای ئەوە نیە ئەمە زڵدی حکوومەتی هەولێرێمە و یاخود شتەگیان لایەنەکەم نەمعارەزەمە نەسیاسیمە ئەمە مەشروعەکی خزمەتگوزارینە خزمەتی خەڵکی دەکەین مقابلی ئەوەی کە کەسانێکیش هجووم دەکاتە سەرمان پێم گوتینە ملم لە مۆچی باریکترە بەرامبەر محکەمە و قانونی ئەمن وەکو خودی خۆم جگە لە داکەم لەسەر کوڕی ئەرزی منەت یەک کەسی هەر ناگرم لە دنیایەکە جگە لە داکەم هەر قەزێکی من پێش هەر حاکمەکی با گرانترین حکمی بدە لەو قەزەی ئەوەی کە بەردی زەرداوەکە و ئەوە بوو ئەمن هەفتەی ڕابردووی لە پێش حاکمی بووم گوتی ئەوە شکاتی لێ کردی گوتم ئەگەر حەقی هەیە بیدێ لەوەی زیاتر چ برێم یان گوتمە حاکم گوتم ئەگەر حەقی هەیە بیدێ حاکمەکە یەکسەر دۆسیەکە قەپات کرد کە حەقی نەبوو یانەوێتن وا دەزانن دکتۆر دلێر کابراایکی زۆر فەقیرە بێن پێی لێ بنێن یعنی ئەوانەی جارە چەند لە کەرکوچێ یەکێک دکتۆرێک ناوی دکتۆر دلێر بوو نەخۆش عملیات کرد بوو مردی بۆ ڕسمی منیاندا نابوو قسەیان بە من دەگوت خەڵک دانگوتەوە دینی استیقلال دەکات قەزەکە لە کەرکوچێ ڕوویدا بوو هەر ئەمنیش نەبووم نەخۆشەکەم نەدیت وەرخەستەخانەی دکتۆر با پێت برێم یعنی ئەمن مەجموعەک حەز دەکەم لێرە هەندێک غەدریان لێکردمە با لێرکوانە بیرم با نێ بە مەناو خەبرێم ڕۆژێکی لیژنە کاتب لیژنەی تەندروستی على ئەساس متابعەی خستەخانەی دەکەن باوەڕ بکە بەو خودای ئەوە سوندم خوارد مساعد مخدرەکە کە فەیدەستی نیە بە یۆد ببوو یۆد ئەوە نیە جەیەکە نەخین نەبوو یۆد بوو مادە چقاوەیە ئای پێدا کردبوو جەماعەت هاتن گوتیان ئەوە بەخینە بابە ئەوە یۆدا 1 میلیۆن دینار غەرامیان دامێ چوومەکن وەزیری تەندروستی کاکە وەڵڵا هەر زوڵمە یانی دەگوت سەراحەتی منی ئەو میلیۆنی ڕەشکەمەوە ئەو غەرامەی کە نووسرا لەسەر خستەخانەی ئەوە موافقی ئەنجومەنی وەزیرانی دەوێت گوتم کاکە وەڵڵا زوڵمە یانی دەیکەن ئەوە وەزیری تەندروستی چوومەکنی میلیۆنێک دینارەکان غەرامە لێستاندین لەبۆ کەپسولی زیرەک 2000 غەرامیان ستاند یعنی فلەبەر ئەوەی فۆکەسێکی زۆر کرایتە سەرمان و ئەو کەسانەی کە شکایەتیشان کردی هەمویان ناڕەوانە ناحەقن هیچ حەقەچان نییە ئەگەر حکمی ڕەشید هەبی هەموو دۆسەکانەوە قەپات دەکرێت و کارە باش دەدرێتن بەخۆشی دەیدەن بیدەن بەخۆشی نایدەن بە محکەمەی ئیداری شکایەت دەکەم لە وەزیری لە مدیر عامی لە هیچ کەسێکیش ناترسیم و داوای مافی خۆمان دەکەین مافی خۆشمان وەردەگرین نەزڵی کوردیشین نەزڵی حکوومەتیشین داوای حەق خۆمان دەکەین بەڕێز دکتۆر دلێرشینە سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنی لەگەڵمان بەیوایەوەی کە حەقەکەی خۆت بەدەستبیێنی کە کارەبایە خۆشەویستان بە یارمەتی هاوکارانم بەرنامەی پرسی ڕۆژتان پێشکەشکرا تا پێتانەگەینەوە کاتێکی خۆشخواتان لەگەڵ